لە بەرنامی ئەمڕۆی گەلی کوردستان ئەسڵایەمەتان لەبێت ئەم کاتەوە و کاتێکتان باش بێت خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتیا و کاران و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پرۆگرامێکی نوێدابین و میانی ماڵەکانتان بۆ هیوای کە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان بەدڵی هەموو لایەکتان بێت و سوود لە بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان ببینن. عزیزان هەروەک هەمیشە چەند بڕگۆ بابەتێکی جیاوازمان هەیە و ڕاستەوخۆمان دەبێت لە شار و شارۆچکەکانی کوردستان و کە دواتر لەسەر هەریەکەیان ئاماژەی پێ دەدەین و بۆتانەوێت کە بڕگۆ بابەتەکانمان چین. بەڵام تەوەریکی سەرەکیشمان هەیە کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین و ڕاستەوخۆ دەسەکەین با گفتوگۆکردنی تەوەری ئەمڕۆمان. لە سیوێکی سێ چالاکیەک بڵێ چەند چالاکیەک بەڕێوەچوو لە ژێردروشمی ژینگە و تەندروستی و ئاژەڵ دۆستی کە لە پارکی ئازادی ئەم چالاکیە بەڕێوەچوو کە ڕۆشنبیری منداڵانی سلێمانی کە سەر بە بەڕێبەرایەتی گشتی ڕۆشنبیری هونەری سلێمانیە بە هەماهەنگی لەگەڵ بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی بەڕێبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی چەند ڕێکخراوێکی تر و چەند خوێندنگەیەکدا ئەم چالاکیانە بەڕێوەچوو. اینجا ئێمە ئەمڕۆ باز لە چالاکیەکە دەکەین و لە هەمان کاتیشدا باز لەوە دەکەین کە ئەنجامدانی ئەم چالاکیانە تا چەند گرنگە، تا چەند کاریگەری دەبێت لەسەر منداڵان، تا چەند کاریگەریکی باشی دەبێت و دەبێتە پەروەردەیەکی تەندروست. هەڵبەتە لە زۆر جار باز لەوە دەکرێت کە پەروەردەی تەندروست یان بڵین لە خوێندنگەکاندا زیاتر گرنگی درراوە بە فێرکردن نەک بە پەروەردەکردنەوە. پسپۆڕانی باری دەرونیش بازەوە دەکەن کە پەروەردەیەکی تەندروست هەڵبەتە بۆ منداڵان پێویستە سەرەتا لە خێزان و دەست پێ بکرێت، دواتر لە خوێندنگە و مامۆستا و بەڕێوەبەرەوە لە کۆتاییدا بێتە سەر منداڵان و کار لەسەر منداڵ بکرێت. ئێمەمانێ ئەمڕۆ بە شێکی گشتی باز لە پەروەردەی تەندروستی منداڵکەین بزانین چۆن پەروەردەیەکی تەندروستی منداڵ دەدرێت و تا چەند گرنگە لایەنی ژینگەی، لایەنی تەندروستی و لایەنی ئاژەڵ دۆستی بۆ منداڵان ڕوون بکرێتەوە و گرنگی پێ بدرێت. گفتوگوی زیاتری بابەتەکە دەکەین لەگەڵ هەریەکە لە بەڕێزان. هاوڕێ ڕەشید کە بەڕێزیان بەڕێبەری چالاکیەکانی ڕۆشنبیری منداڵانی سلێمانی، مامۆستا ڕزگار فاتح لێپرسرای بەشی ژینگە لە بەڕێبەرایەتی چالاکی وەرزشی دیدەوانی سلێمانی، ئەندازیار محەممەد مەحوی کە بەڕێزیان لێپرسرای ئینفێکشن کۆنتترۆلن لە بەڕێبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی. بانیتان باش و بەخێراتن هەریەکەتان زۆر سپاسانەکەی بۆ ئامادەبوونتان. زۆر سپاس. کاک هاوڕێ لە بەڕێستەوە دەست پێ بکەم. لە ماوەی ڕابردوودا جارێکی تر بەرنامان کرد بەیەکەوە لەگەڵ بەڕێستا باستان لەوە کرد کە کۆبوونەوەتان ئەنجام داوە لەگەڵ بەڕێبەرایەتی پەروەردەی سلێمانی بۆی کە هەماهەنگیتان هەبێت لەگەڵ پەیوەندیەکی باشتان هەبێت لەگەڵ ئەوەی کە چۆن بتوانن پەروەردەیەکی تەندروستی منداڵان بن. بە خۆشحاڵیەوە کۆبوونەوەکەتان ئەنجامی هەبوو، ئەنجامدانی ئەم چالاکیە بوو کەکرا. اینجا باسێکی چالاکیەکەمان بۆ بکەی کە زیاتر چی لە خۆگرت بوو، چالاکیەکان چی بوون؟ سەرەتا سپاس بۆ ئێوە پیرۆزبانی مانگی ڕەمەزان لە سەرجەم مسڵمانانەکەم بەیانی بینەران و بیسەران باش. ئێمە وەکو ڕۆشنبیری مناڵانی سلێمانی سەر بە بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری سلێمانی ئاوات و ئامانجمانە ئەوەن کە ڕۆشنبیریکی تەندروست بڵاو بکەینەوە. ڕۆشنبیری تەندروست دیارە ئەبێ لە جیلی تازەوە دەست پێ بکەین، ئەبێ لە سەرەتاییەوە دەست پێ بکەین. بۆ ئێمە پێشتر خانەمان هەبوو لە گەڕەکەکانە، مناڵ مەسەلەن مناڵی گەڕەکەکان خۆیانە هاتن بۆ خانەکە، لەوێ ئێمە خودی مۆسیقا و سەرتاشین و کۆمەڵی چالاکیمان هەبوو لەوێ ئەنجاممانەیە. بەڵام بە حکمی وەزعی داراییەوە خانەکان داخرا. هەمومان لە شوێنێک کۆبووینەوە کە پێڵێن ڕۆشنبیری مناڵانی سلێمانی کە تۆ لە گەڕێکێکاوی ناتوانانی تەئسیرت لەسەر شارەکە هەبێ چکە هات و چۆقورسە کۆمەڵەشت بیرمان لەوە کردەوە کە باشترین جێگە بۆ ئەوی ئێمە دەستمان بگا بە مناڵان و جیلی تازە کوێ پەروەردەیە. وێ لەبەرەوە پەیوەندیمان کرد بە پەروەردەی سلێمانی و بە خۆشحاڵیەوە هاتنە پێشەوە گفتوگۆی لێک تێگەشتنمان هەبوو هەمان شێوە تەندروستی. لەبەرەوەی ئێمە ئەگەر بمانەوێ کەسایەتیکی ڕۆشنبیر پەروەردەیەکی تەندروست دروست بکەین ئەبێ لە سەرەتایەوە دەست پێ بکەین، ئەبێ لە چۆن قوتابی کاچێتە قوتابخانە سەرەتا فێری دارا دووداری بە هەمان شێوە پەروەردەیەکی تەندروستی وێنێ. ئەم پەروەردە تەندروستیە لە چی بوارێکە؟ مەسەلەن لە هەموو بارێک، لە بواری تەندروستی مناڵ ئەو تەلەبێ شارەزایی هەبێ، لە بواری ژینگە پارێزی شارەزایی هەبێ، لە وەرزش شارەزایی هەبێ، مەسەلەن لە هاتوچۆیە شارەزایی هەبێ. ئێمە هەوڵەدەین یعنی
هێشتا ماوەمانە بۆی کە هاتوو چۆش بێتە ناوە بۆی بتوانین لە قوتابخانەکانە سمینار بکەین لەسەر ژینگا لەسەر تەندروستی هەر هەیە من ناڵێم پێشتر کراوە بەڵام ئەمانەیە فراوانتریکەن ئێستا خۆیان تەندروستیەوە دوایی مامۆستا خۆی قسەتان بۆکە هەیەە مەسەلەن هاتوو چۆ هەیەی بینی ومانە خۆمان سمینارمان هەیە پێمان خۆش بوو لەگەڵ پەروەردە ئەم کە هاوماهەنگیە بکەین پێش دیاری بەڕێز مامۆستا ڕزگار بوو کە نزیکترین کات بۆی چالاکیەکی هەماهەنگی بکەین سیویەکی سەیە بۆ ئێمەش بە چاکمانزانی لەو ڕۆژەیە شتێک بکەینیتەوە لێک تێگەشتنێ دروست بوو بە حزوری ئەم دوو بەڕێزە و ئەو ڕێکخراوانەی تر بە خۆشحاڵیەوە کە بەشدار بوون هەوڵمانە سیوێکی سێ کە ڕۆژی ژینگەیە بە قوتابیان بسەن بە مناڵان بڵێن کە ژینگە وەکو فێربوون گرنگە چکات تۆ کە ژینگەیەکی پاکت هەبوو تۆ کە توانیت ئاژەڵەکان بارێزی تۆ پەروەردەیەکی تەندروستت فێری و قوتابیە کردووە ئەمە سەرەتای دەستپێکی ئیشەکەمان بوو کە کردمان باشە مامۆستا ڕزگار ڕۆژی ژینگەی کوردستان 16 جوارە بۆچی ئێوە سیوێکی سێتان هەڵبژار بۆ ئەنجامدانی چالاکیەکانتان ئایا لەبەر تاقیکردنەوەکان بێت کاک ئەکەوێتە 16 چوارەوە یاخودەوە تا هۆکاری تری هەیە زۆر سپاس زۆر سپاس سیوێکی سێ ڕۆژی ژینگەی پەروەردەکانی هەرێمی کوردستانە بەڵام ژینگەی جیهانیەکە تایبەتە بە هەرێمی کوردستان لەبەرەوەی بەڵێ تەنها هۆکارەکەی بۆ واگەڕێتەوە هۆکاری دومی شێوەیە کاوی چالاکی پەروەردەکان دوو جار بەردەوام بێت لە ڕۆژی ژینگەی جیهانی و لە ڕۆژی ژینگەی هەرێمی کوردستانیش بۆی کاوی چالاکان زیاتر چالاکی ژینگەکانتان لەم چالاکی سیوێکی سێدا زیاتر خۆی لە چیا بینیەوە چیتان کرد ڕاستەکەی ئێمە زۆر احتیمالمان لەسەر مناڵان کرد بەوەی کە مناڵەکان بە زیندوی بە حی کاروچارەکان بکەن و خۆشیان کاروچارەکانی خۆیان ببینەوە بۆ نمونە چەند قوتابخانەیە بەشداری کرد بوو کە واستاندیان هێنا بوو وێنەیان ئەکێشە وێنەی ژینگەیان ئەکێشە و هەندێک چالاکی تریان وان وەکو کاریکاتێری وەکو تەمسیلی ئەمانیان کردبوو کە مای دڵخۆشی بوو ئێمە بەڕاستی دەستان خۆش بێ ماندوو نەبن بچینە لای کاک محەممەد وەڕێستان وەکو لێپرسای ئینفێکشن کۆنتترۆل پێشی کە بازە چالاکیەکە بکەین بابزانین ئینفێکشن کۆنتترۆل چی دەگرێتەوە ئەو کارانی کە دەچێتە چوارچەوەی ئەم بەشەوە لە بەڕێبەراتی گشتی تەندروستی سیستێمانی چی لە خۆ دەگرێت سەرتا سپاسانەکەم بۆ بانکێشکردنمان بۆ بەشداریکردن بەرنامەی بەڕێستانە ئینفێکشن کۆنتترۆل ڕەنگە بڵێم تا ڕادەیەک غەریب بێلای هاوڵاتیان ئینفێکشن کۆنتترۆل بەشێکە کە بە کوردیەکەی کۆنتترۆلکردنی پیسبوون لە دامەزراوە تەندروستیەکاندا ئەو ژەکرێ بە دوو بەشی سەرەکیەوانەیە یەکەمیان ئیدارەکردنی پاژماوەی پزیشکی کە لە دامەزراوە تەندروستیەکان دەرەچێت دووەمیان کۆنتترۆلکردنی پیسبوون لەناو نەخۆشخانەکان دامەزراوە تەندروستیەکان مەڵبەندی تەندروستیەکان تاقیەکان حەزەکەم تۆزە ئاماژە بۆ بم کەوا گرنگیێکی زۆر بەهێز هەیە لە نێوان پەیوەندێکی بەهێز لە نێوان تەندروستی و ژینگەدا ئەویش دەگەڕێتەوە بۆ کاریگەری زۆر توندی ژینگە لەسەر تەندروستی ئەتوانم بڵێم ئەو گرنگیە زۆرەی ژینگەشدەوە یەک هەر گۆڕانکارێک لە ژینگەیە کاریگەری ئەبێت لەسەر هەموو زیندەوەران بەگشتی نەک تەنیا مرۆڤەکان بێگومانەزانین گرنگترین شتیش دەلای زیندەوەران بە تایبەتیش مرۆڤەکان تەندروستیەتی و ئەو هەروە بە هەمان شێوە تەندروستیش کاریگەری هەیە لەسەر ژینگە بە تایبەتی لە ئەنجامی ئەو دەرچوونانی کە لە پاشەڕۆ پزیشکەکان لە ئەنجامی چارەکیەکانی کە ئەنجامە درێدا دامەزراوە تەندروستیەکان ئێوە چی لە پاشەڕۆ پزیشکەکانەکەن بۆی کە کاریگەری نەرێنی لەسەر ژینگە نەبێت پاشەڕۆ پزیشکیان پێویستە بە شێوەیەکی زانستیانە چارەسەر بکرێن چەند ڕێگەیەک هەیە بۆ چارەسەرکردنی پاشەڕۆ پزیشکەکان لە جیهاندا بە شێوەیەکی گشتی پێشتر ئەسووتێنرا بەڵام هەموو سووتانیەک دژ بە ژینگەیە بەڵام لە ناچاریە تەندروستی هەڵەسا بە سووتاندنی ئەو پاشۆڕانی کە لە دامەزراوە تەندروستیەکانەوە دەرەچوو بەڵام دوای ئەوە ئامێری تایبەت دروست کرا کە پێوتێ ئۆتۆکلێف شرەیدەر کە ئێستا ئێمە خۆمان هەمان لە نەخۆشخانەکەمانە کە هەڵەسێ بە چارەسکردنی ئەو پاشەڕۆ پزیشکیانە بەبێ سووتاندن کە هەڵەسێ بە تاقیمکردنی ئەو ورکردن و تاقیمکردنی ئەو پاشەڕۆ پزیشکیانە
کە وای لێت ئەبێت بە پاشەڕۆیکی ئاسایی وەکو هەر پاشەڕۆیکی کە لە ماڵانی نەخشیە بێتەوە ور دەبێت و ئەبێ پاشەڕۆکی ئاسایی ئەو مەترسی کە هەیەی لە بوونی ڤایرۆس و بەکتریا ئەو مەترسی ناخڵێت و ئەتوانێت لە کۆ پاشۆڕی ئاسایی ماڵان و شوێنە بازرگانەکان فڕێ دەدرێت لە هەمان شوێنە ئەویش فڕێ بدرێت. مەبەستمەوە بوو لە کاتی فڕێدانیدا ئەو پاشەڕۆ پزیشکیانە ئاسانشی دەبنەوە لە خاکدا یاخود کاتی زۆرەوێ. کاتی زۆرەوێ ئەویان پەیوەندی نییە بە هیشی بوونەوەکەوانێ. ئەو چارەسەرکردنێک کە بە ئۆتۆکلێپەکە چارەسەر دەکرێت پەیوەندی هەیە بە نەهێشتنی کاریگەری خراپی ڤایرۆس و بەکتریا لەگەڵ پاشەڕۆ پزیشکەکانە. بەڵام وەکوشی بوونەوە ئەتوانم بڵێم درەنگشیە بێت چونکە بەشێکی زۆری پاشەڕۆی پزیشکی لە پلاسیک پێکاتەوە پلاسیکی ڕۆکۆ ئێستا هەموو زانیاریمان پیا کردوکەوە زۆر باشە کاکاوڕێ ئەو جاریتر لە بەرنامەکە زۆر بەوردی باسمان لە ڕۆشنبیری مناڵانی سلێمانی کرد و ئامانجەکانی و ئێستش ئاماژت پێدایەوە کە ئامانجتان ڕۆشنبیرکردنی مناڵان و دروستکردنی کەسایەتێکی بەهێزە لە منداڵاندا. ئێستا ئەمەیە ئەوە پرسم ئایا ئەو ئامانجەتان پێکاوە کە ئێوە لە پێناویدا دامەزراون؟ ئەو ئامانجە کاتی زۆر ئەوێ باشە ئێمە لەوانەیە نیسبەیەک بووین مەسەلەن هەوڵێکە هەموو شتێک سەرەتاوە لێکەوە دەست پێەکە ئێمە هەوڵ ئەدەین ئێمە هەر نەبێت جارێ لە چەند گەڕەکێک لە چەند قوتابخانەیەک دواتر بە هیوای ئەوەی بە ئاواتەخوازین ببێتە نەرید لە هەموو قوتابخانەکان سمینار هەبێ پەروەردە بە هیوای ئەوین پەروەردەبی لەوە بکاتەوە کە مەسەلەن بەس خوێنەواری نەبێت لە قوتابخانەکانە تەمان سێ ئاراستەیە وەکو باسمان کرد پەروەردە لە خێزانەوە دەست پێکە خێزان مناڵەکەی ئەگەیەنێتە 6 ساڵەوە چێتە قوتابخانە دوایەوە ئەرکیەکەوێتە سەرشانی پەروەردە و ڕۆشنبیری و ئەمە شەرکەکە یانیکەوێتە سەرشانی ئێمە مامۆستا چۆنە قوتابیە فێرەکەمە ئیتر پەروەردە و ڕۆشنبیری ئەبێ هەماهەنگیەکیان هەبێ بۆ ئەوەی لە قوتابخانەکانە بەس دەرس نەخوێنن قوتابی پێویستی بەوە هەیە دەرسی ژینگەی هەبێ قوتابی پێویستی بەوە هەیە دەرسی تەندروستی هەبێ قوتابی پێویستی بەوە هەیە دەرسی ڕۆشنبیری هەبێ ئیتر لە هاتوو چۆ مەسەلەن هەموو شتەکان گرنگە تۆ کە مەسەلەن نمونەیەکت بۆ دێنەوە هەرچەند سلایدی چالاکیەکانەکە نمونەیەکت بۆێنەوە ئێستا لە سلایتەکانە دیارە مەسەلەن ئەو مناڵانە لەوێن ڕێکخراوی پاکۆ بوو بەڵێ بەشدار بوو مەسەلەن کۆمەڵی ئاژەڵی هێناوە بە ئەو مناڵانەڵێ هەرخوان سمینارەکەن لە قوتابخانەکانیشانە پیانەڵێن چۆن مامەڵە لەگەڵ ئاژەڵ ئەەکەی مەسەلەن ئێستا بۆتە باو لە لای خۆشمان کەم ماڵ هەیە مەسەلەن ئاژەڵی تیانە بێ وەک باڵندە وەکو مەسەلەن سەگ و پشیلەوەمانە چۆن مامەڵە لەگەڵ و ئاژەڵاکەی لە ناو ماڵی خۆتا مەسەلەن لەگەڵ پاشەڕۆکی چۆن مامەڵاکەی ئەمانە زانیاری ئەدرێ بە قوتابی هەم لە قوتابخانەکانە سمینارەکەن هەم لەوێش ئەو ڕۆژە جارێکتر لەگەڵ ئەو قوتابیانە باسیەوەکران مەسەلەن تەندروستیش بە هەمان شێوە ئەم ڕۆشنبی ئەم فکرانە کە ئەی بە مناڵ باشتر وەریەگرێ سە لە ماڵ و لەوانەیە باوکی بڵێ ئەو ئاژەڵاوە عەزێتمەیە فەرقیە بێنەوەی لە قوتابخانە مەبەست ئەوەیە کە پراکتیکی کاریگەری زیاتر لە تیۆری پراکتیکی لە بەردەمیاڵی ئاوا مامەڵە لەگەڵ ئەگەر مناڵە باشتر وەریەگرێ و بە دڵنیاییەوە ئەوەی پێڵی جێبەجێەکە بەمە ژوای لێ ئەو مناڵە کاتێک کە گەورە ئەبێت جیلێکی تازە و کاتە ژینگە پارێزێ ئاژەڵە پارێزێ زانیاری لەسەر کۆی شتەکانە بێ هەمانە ئێستا لەگەڵ ڕێزما گەورەشین هێشتا باش فێری هاتو چۆ نەبووین هاتو چۆ چی و چی نییە و یعنی بەڕاستی بەستۆ کە لە بیدایەتەوە ئەو مناڵەت وا ڕاهێنە هاتو چۆ بەو شێوەیە مەحسن لە هەموو بوارەکانە ئەم مناڵێکی ڕۆشنبیر و لە دواترە چێ ئیسفادەکە کۆمەڵگاکەمان کۆمەڵگایەکی تەندروست و پێشکەوتی لێ دەرەچێت. مامۆستا ڕزگار ئاژەڵ دۆستی یەکێکە لەو دروشمانە یاخود لەو بابەتانەی کە لەم چالاکیەدا گرنگێکی زۆری پێدراوە کە کاوڕێژ ئاماژەی پێدا کە گرنگە کا لە سەرۆکرێک کە منداڵان ئاژەڵ دۆست بن بەڵام هەتا ئێستا تەنانەت گەورەکان بە شێوەیەک مامەڵیان لەگەڵ ئاژەڵانداگرێ خو مامەڵەیەکی پێویست نەبووە ڕەنگە زۆرجار لەلایەن گەورەکانەوە ترسێک لە دڵی مناڵاندا دروست کراوێ بەرامبەر بە ئاژەڵەکان پێتان وایە ئەم جۆرە چالاکیانە ئەو ترسە لە دڵی مناڵاندا بڕەوێنێت و کاریگەری خۆی هەبێت؟ پێشەوەی وەڵامی و پرسیار و ڕاستیەکەی حەزەکەم ئاماژە بە خاڵێک بم ویش ئەوەیە پەروەردەی ژینگەی پەروەردەیەکی دێشخایەنە
لەگەڵ ئەوە من جیاوازی نامن لە بینی پەروەردەی وەرزشی بینی پەروەردەی تەندروستی بینی پەروەردەی کۆمەڵایەتی لەگەڵ پەروەردەی ژینگەیە پەروەردەی ژینگەیەکە لە سەر و هەموویەتی بەڕاستی چونکە تۆ ئەگە ژینگەیەکی دروست نەبێ ژینگەیەکی پاکوتەمیز نەبێ بۆ هیچ کارێک باوەڕ ناکەم 100% دەفی خۆی پێکی بەنسبەت ئەم ئاژەڵ دۆسیەوە تا ڕادەیەک هەنگاوێکمان ناوە ئەتوانم بڵێم ئەمیش هەر باشە لە ئایندەیە مناڵان ئاشنا بن بە چۆنێتی پەروەردەکردنی ئاژەڵان و خۆشەویستیان بەرامبەریان بێگومان دەستان خۆش بێت ماندوونە بن کاک محەممەد ڕەنگە زۆر جار هەر سێکتەرێک بۆ خۆی بەتەنیا هەستا بە بەنجامدانی سیمینار و کاری لەسەر ئەم بابەتە ژینگیانە کردبێت بەڵام بوونی هەماهەنگی لە نێوان ئەم سێکتەرانە بەیەکەوە بە هەماهەنگی و کارکردن لەسەر ئەم بابەتە و بەتایبەت لەسەر منداڵ و پەروەردەی تەندروست تا چەند کاریگەریەکە زیاتر دەکا وەک لەوەی کە بەجیا هەریەکان کار بکەن بەڵێ بە حکمی کە زیاتر لە 25 ساڵ لە بواری ژینگا کارێکم 5 ساڵ بەڕێوەبەری ژینگەی سلێمانی بووم ژینگە زیاد لە ینی زیاتر لە سێکتەرەکانی تر گرنگێکی تایبەتی هەیە پەیوەندی بە هەموو سێکتەرەکانی ترەوە هەیە ئەم چالاکیانش کە ئەنجام بدرێ زیاتر بۆ بەرزکردنەوەی هۆشیاری ژینگەیە هۆشیاری ژینگەیش بە تایبەتی لە کارکردن لەسەر مناڵان ئەنجامی باشتری دەبێت بۆ نمونە ئەگەر کۆمەڵگە وشیار بێت پاکردنەوەی شارێکی وەکو سلێمانی ئەگەر لەم کاتەیە بۆ نمونە ئەگەر 10,000 ژینگە پارێزی پێویست بێت ئەگەر کۆمەڵگە وشیار بێت ئەو کاتێتە خوار ئەو نیوەیەشەوانێ بۆ نمونە ئەگەر شارێکی وەکو سلێمانی بە هەمان شێوە لە وڵاتی وەکو یابان بێت یاخود لە کۆریا بێت بە دڵنیاییەوە ئەو ژمارە ژینگە پارێزی کە ئێستا بۆ پاکردنەوەی سلێمانی پێویستە لەوێ زۆر زۆر کەمتری پێویستە ئەمە گەڕێتەوە بۆ هۆشیاری ژینگەی لە لای هاوڵاتیان بۆ نمونە من بەرپرسی لیژنەی چارەسەرکردنی پاشەڕۆی پزیشکیم لە نەخۆشخانە ئاهلیەکان لەم ڕۆژانەیە چوومە نەخۆشخانەیەک ئیدارەکەی باسی ئەوەی کەری و لە کامێرەکەەوە سیرمان کردووە ئەو حاوی کە دامان ناو بۆ دانانی پاشەڕی پزیشکی یەکێک لەو کەسانی کە ماتۆڕەکەی پێ و کارتۆن کۆکات و بۆ بژێوی ژیانی سێرەکەین سێپتی بۆکسەکە قوتوویەکی زەرد و لەم قەبا پێکاتووە ئەو هەڵی ڕشتووە ئەیخاتە ناو ئەیبا لەگەڵ خۆیان یعنی دڵنیام ئەو کەسە کە ئاوا ئەکات بزانێت چ مەترسێکی گەورەی هەیە ینی مەمەسمەی هۆشیاری لەلا بێت کەوا ئەو کارتۆنە ڕەنگە شتێکی کەمی لێ دەستکرد بەڵام ئەگەر بزانێت کە چەند مەترسی هەیە هەرگیز دەی نزیک ناکەێتەوە کارە ناکە ینی ئەوە ئەگەڕێتەوە بۆی کەوا هۆشیاری ژینگەی نییە لە لای ئەو کەسە کە لە تەمەنی شاگەورەیە کاک محەممەد باست لەو کەسە کردیا بڵێ ئەو کەسەت بە نمونە هێنایەوە ئەوپی کە ئاماژت پێدا زیاتر لە 25 ساڵە لە بواری ژینگەیە کارەکەیت و ئەزمونت هەیە ئەگەر بە شێوەیەکی گشتی باس بکەین تاکی کۆمەلگای کوردی یاخود کۆمەلگای کوردی بە گشتی ئاستی هۆشیاری ژینگەییان چۆنە مامۆستا ڕزگار ئاماژەیەکی پیا ژینگە هۆشیارکردنەوەی ژینگە پرۆسەیەکی بەردەوامە حتا لە وڵاتە پێشکەوتوەکان ئەگەر باسی ئەمریکاکەی سوئیسراکەی یابانەکەی ناوەستن لە هۆشیارکردنەوەی هاوڵاتیانی خۆیانە هەر لە سەرەتاوە لە قوتابخانەکانەوەوانێ ئەو بەرنمەیان هەیە هەتاکو زانکۆکان و هەتاکو دواتریش یعنی بەڵام ئەتوانم بڵێم لە کوردستانە تا ڕادەیەکی زۆر هۆشیاری ژینگەی لە بەرزبوونەوەیە بەڵام شتێکی تریش حەزەکەم ئاماژەی پێ بم ئەو شوێنانی یاخود ئەو شارانی کە گەشتیاری تێت تا ڕادێکی زۆر کۆنتترۆلکردنی پیسبوون تۆزێ قورسە ئەنی ئەو کەسی کێتە ناو شارەکەوانەیە ڕەنگە ئەوەنە دڵی بە شارەکەی خۆی ئەو شارە نەزووتێکەیەتە ناوی وەکو هاوڵاتیانی وەکو میوانی کێتە ناوی زۆر چاکە کاک هاوڕێ ئەو سێکتەرانی کە ڕۆشنبیری منداڵانی سلێمانی بەگشتی کاری لەسەرەکە زیاتر خۆی لە چی و چیابینێتەوە ئێمە کاڵێن ڕۆشنبیری لەوانەیە کەسانێک وا تێبگەیم بەس خەریکی مۆسیقا و گۆرانی و ئەمشانە ڕاستە ئێمە بەشی گۆرانی موزیکمان هەیە بەشی شێوە کارمان هەیە بەشی شانۆمان هەیە هەڵپەڕکێمان هەیە ئەمە وەکو لایەنە هوەرێکە بەڵام لایەنە هوەرەکە ڕۆشنبیری کە ئەڵێ ڕۆشنبیری مەبەستی ئەوە نییە تۆ بەس مۆسیقا و گۆرانیی ڕۆشنبیری ناوێکی قورسە یعنی ڕۆشنبیری ئەبێ
ئەو ڕۆشنبیریە کە هەیە تاک هەمووی ڕۆشنبیر بێ ڕۆشنبیری بریتە لەوەی کە تۆ مەسەلەن بابەتەکەمان لەسەر ژینگەیە ئێستا من ئەڕۆمە دەرەوە بنێ شتێگە خۆم کاغەزێکم پێ هەڵی ئێمە سەرجا دەکەم من ناڕۆشنبیریە بەڵام ئەگە بیخەمە تەنەکەی خۆ ئەمە ڕۆشنبیریە مناڵێک لە ماڵەوە ئایپاتێکی پێەیە باوشی ئەڵێ دایکی پێڵێ ئایپاتەکە دانێ گوێی لێ نییە ئەمە ناڕۆشنبیر زەگە مناڵەکە فێرکرا لە قوتابخانە ڕێزگرتن لە دایک و باوک ڕێزگرتن ڕۆشنبیریە مەسەلا ڕۆشنبیری هەموو سێکتەرەکانە گرێتەوە ئەو کچۆنەڵی هەموو شتەکان هەماهەنگن هەموو شتەکان تاواوکەری یەکترن ئێمە بەتەنیا ڕۆشنبیری وەکو سێکین بەس گۆرانی مۆسیقامە هەڵەیە ئێمە پێشتر خولی سەرتاشینمان کردوتەوە لە خانەکانە مەسەن خولی خەیاتیمان کردوتەوە ئێمە ئەمانەیە بەڕاستی کە ناوی ڕۆشنبیریمان هەڵگرتووە ڕۆشنبیری تاک درۆ پێبین ینی ڕۆشنبیریەکەەوە بڵاو بکەینەوە کە ڕۆشنبیری بەس گۆرانی موزیک نییە بەڵکو ڕۆشنبیری ئەوەیە کەسێکی مەسەلان بە قوتابیڵین تۆ بێ کەسێکی گوێڕایەڵ بێ هاوڕێکە تێ خۆش بێ مامۆستاوە خۆش بێ قوتابخانەکەت خۆش بێ مەسەلەن تۆ ئەچی بۆ سەیران دوایەوە کەیتەوە لە سەیران پێویست ناکە ئەو شتانی کە ماوتە لە گەڕێکی تێبەرەی لە بەردەمی دارەکە کۆیەکەیتەوە ئەمە ڕۆشنبیریە خۆ ڕۆشنبیری یعنی چۆن دەڵێن هەموو سێکتەرەکان دەگرێتەوە نیە کە بەسمان هونەر بێ بەڵێ بێگومان مامۆستا ڕزگار باسمان لە سێکتەرەکان کە هەریەکەیان بۆ خۆی بەتەنیا چ کارێکی کردووە لەسەر ژینگە و لەسەر پەروەردەی تەندروستی منداڵ بەڵام ئەگەر باز لە پرۆگرامی خوێندنکەین لە ڕووی پرۆگرامی خوێندنەوە تا چەند گرنگی بە ژینگە و بەلانی ژینگەیەکان درراوە هەڵبەتە ئیبراهیم ئەمین باڵدار لە ئەلفوبی کوردیا بڵێ هەر لە سەرەتاوە ئەو باسی لە ژینگە دۆستی و گرنگیدان بە ژینگە کردووە لە ئەلفوبی کوردیدا بەڵام پرۆگرامی ئێستەی خوێندن تا چەند گرنگی پێیاوە لە ڕاستە پرۆگرامی ئێستا ژەر گرنگی پێداوە گرنگی پێداوە لە قوتابخانەکانە گرنگی پێدەن چونکە لە قوتابخانە ئێستا گروپ هەیە گروپی ژینگە دۆستی هەیە کە هەڵەسن بە کار و چالاکی ژینگەی و هاوکاری مامۆسایانەکەن لە چاندن و ڕواندن و نەمام ئەم جۆرەشتانەشە زۆر چاکە کاک محەممەد بابەتی یان بڵێ بەشی ئینفێکشن کۆنتترۆل و لە بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی لە خوێندنگەکانە و تایبەت بە منداڵان چالاکیەکانتان چییە ینی چالاکیەکانتان لە چیدا چڕ کردوێتەوە لە ماوەی ڕابردوودا بە شێوەیەکی گشتی نەکتەنها لەم چالاکی ئەم جارەتە وەکو تەندروستی بەشێکی ترمان هەیە لە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی دەکەوێتە ناو بەڕێوەبەراتی خۆپاراستنی تەندروستی ئەوەی کە نا هاوڵاتیان پێڵێن خەسخانەی ژیرەکە لەوێ بەشی تایبەت هەیە پێوترێت سەحەی مەدرسە و تەندروستی لە قوتابخانەکانە و بەشێکی تر هەیە ڕاگەاندن و هۆشیارکردنەوەی ئەوان تایبەتن بەو کارەکە هەڵەسن بە سەردانیکردنی بەردەوامی قوتابخانەکان و چاودێریکردن و هۆشیارکردنەوەی قوتابیان لەو قوتابخانانەدا بە شێوەیەکی گشتی ئاستی هۆشیاری تەندروستی دایکان و باوکان یا بڵێ خێزانەکان چۆن دەبینی لەم قۆناغەداوە تا چەند ڕنگدانەوەی هەبوو لەسەر منداڵەکانیان بەردەوام بەهۆی سۆشیال میدیاوە بەهۆی کەناڵەکانی تەلەڤیزیۆن بەهۆی حەزکردن بە گرنگی ژینگە حەزکردن بە کاریگەری بەهێزی ژینگە لەسەر تەندروستی ئەتوان بڵێن بەردەوام بە ئاسی هۆشیاری ژینگەی لە لای هاوڵاتیان لە بەرزبوونەوەدا کە هاوڵاتیان بەگشتی و لە نێوانیشە دایکان و باوکان وەوەش کاریگەری هەبێت لەسەر مناڵەکانیان یعنی وەکو ئاماژەمان پێدا ینی پرۆسەیەکی بەردەوامە وەشیاکردنەوە لەبەر ئەوە ئەتوانم بڵێم لەگەڵ ساڵانی ڕابردووە زۆر فەرقی کردووە نمەش بۆ هیواین کە ساڵ بە ساڵ هۆشیارەکە بەرەو پێشەوە بڕوان کاکاوڕێ ئەنجامدانی ئەم جۆرە چالاکیانە بە شێوەی هەماهەنگی لە ساڵێکدا بەنیازن چەندێک ئەبڵێ چەند جار ئەم جۆرە چالاکیانە کە بە هەماهەنگی لەگەڵ سێکتەرەکانی تر لەگەڵ ڕێکخراوەکان لەگەڵ خوێندنگەکانی تردا بەیەکەوە ئەنجام بدەن بۆ ئەم ساڵەمە یەکەم جارە دروستە بەنیازن بەردەوامی هەبێت ئەم جۆرە چالاکیانە بە هەماهەنگی ئەکید پێشەوەی بین لەگەڵ مامۆستا ڕزگار باسمان لەوە کرد خۆزگا وای لێ هاتە مەسەلەن لە دیدی ڕۆشنبیریە مەسەلەن ڕۆژی شانۆ هەیە ئێمە هەماهەنگیمان هەبێت لەگەڵ وەزارەتی لەگەڵ بەڕێوەبەراتی پەروەردە ڕۆژی شانۆ بکەین بەو ڕۆژەی مەسەلەن بە هەموو قوتابخانەکان بوترێت چەند قوتابخانە شانۆیی هەیە هەفتەی شانۆیەک دروست بکەین لە تەلاری هونەرە لە شوێنێکە قوتابخانەکان بێن لەوێ شانۆگەری پێشکەشکەن بۆ نمونە ڕۆژی سینەما ڕۆژی کتێب ڕۆژی ئەمانە هەمووی کاری هاو هەماهەنگی بکەین بێکەوە بۆ ئەوەی
چۆنەڵی بە تەنیا ڕۆشنبیری مناڵان نەچێت لە هۆڵەکەیان لە مەسەلەن لە باخێکە حەفلەیەک کاوتاوە یعنی ئێمە ئەو ڕۆژە ڕاستدا ئەو ڕۆژە سیوێکی مانگ ڕۆژی ژینگە بەڵام ئێمە واتەخوازیین بۆ ساڵێکی تر ڕۆژی ژینگە بکەین بە هەفتەی ژینگە هەرچەنە ساڵەکە ئەبێ هەمووی ئامانجمان ژینگە پارێزی بێ نەک ڕۆژێک و دوو ڕۆژ بەڵام وەکو چالاکی ئێمە شتەکان بکەین بە هەفتانە لەگەڵ پەروەردە مەسەن هەفتەی وەرزشیمانە بێ هەفتەی شانۆمانە بێ هەفتەی ژینگەمان هەبێ لەم هەفتەیە ئێستا و ڕۆژە خۆشببختانە بیرم نەچێت جگە لە ڕۆشنبیری و پەروەردە و تەندروستی بە خۆشحاڵی و قوتابخانەی کورجینێس قوتابخانەی دیاربەکر ڕێکخراوی پاکۆ ڕێکخراوی زەوی ئەمانە بەشدار بوون لەگەڵ بۆچی ئەوەنە بەشدار بوون کاکاڕم بۆ زیاتر بەشدار نەبوو ئاگادار نەبوون یاخود ئامادەیان نانە ئامادە ئەبوون بەس ئێمە چۆنەڵی بڕوان پێ بکە ڕێکخراوی زەوی وابزانم شەوەکەی وتی ئێمەش ئیشمان هەیە لەسەر ژینگە ئەتوانین بەشدار بین وتم بەڵێ ئەتوانن بەشدار بن بەڵام ناتوانین تازە لۆگۆکەتان بخەینە سەر تایتڵی ئیشەکە لەبەرەوەی شتەکان تەبع کراوتیان قەینا هەر بەشدارە بین پێمان خۆشە ئێمە پێمان خۆشە مەسەلەن هەفتەیە پێشەوەی ئەلانیکەین لەگەڵ پەروەردەیە پەروەردە خۆی بە قوتابخانەکان بڵێ ئەم چالاکی ئەم جارە چەندێک پێشەوەی ئەلانتان کرد ئەم چالاکیە خۆ دەزانین زۆروفەکەی ئەوە پەلەی تیا بوو لەم سەریشەوە وەزعی سلێمانی تۆزێ بایکۆت و مایکۆت هاتە پێشەوە ئیشەکە گەرنا ئێمە تموحمان زیاتر بوو ئێمە پێمان خۆش بوو ئەو ڕۆژە بە خۆشحاڵیەوە زیاتر لە 150 بۆ 200 کەسێک ئامادە بوو ئێمە پێمان خۆش بوو تەنانەت مەجموعەی قوتابخانە بە پاس بێنین لەوێ بەشدار بن لەگەڵمانە بەس بە حکمەوەی وەسعەکە تۆزێ ئەو ڕۆژە گونجاو نەبوو بەڵام ئێمە تموحمانەوەیە مەسەلەن لە داهاتوە ئیشەکانمان چۆنەڵی هەفتە یەک هەفتەی بۆ دانین بۆی هەموو قوتابخانەی بتوانێت چالاکی خۆی بکە بەسا ئەو ڕۆژە قوتابخانەی کورجینێس شانۆگەریکی پێشکەش کردووە لەسەر ژینگە شتێکی جوان قوتابخانەی دیاربەکر بە هەمان شێوە شانۆی بووکەڵان هێنابوو بۆ ئەوێ کە ئامۆژگاری قوتابەکانیە کرد چۆن ژینگەکەمان پەروەردەزین بازی تەمسیلێکی کرد کە چوون بۆ دوکان دەبیان فڕیاوە کاکاوڕێ لە ماوەی ڕابردوودا هیچ جۆرە چالاکیەکی تر هەبووە ئاوا بە هەماهەنگی ئەنجامبن یاخود ئەمە یەکەم چالاکی ئەمە یەکەم چالاکیمانە چکە ئێمە پێویستیمان بەوە هەبوو ڕەزامەندی پەروەردەی سلێمانی ڕەزامەندی تەندروستیمان هەبێ بۆی هەماهەنگ بین بەیەکەوە خۆشبەختانە لە بەرنامی پێشوش باسم کرد زۆر بەدڵێکی فراوانەوە هاتنە پێشەوە ئێمەش بەڕاستی ئەوان تاواوکەری ئیشەکەم وەکو چۆن لە کوردواری خۆمانەیە بە دەستێک چاپڵە لێنارێگەل لێشی بلێ ئەوان بەڕاستی هاتنە پێشەوە وایە بە دوو دەستەکە یەکگرتوویەکی باش ئیشێکی جوان بەڵام ئەوەتە خوازم بۆ ساڵی داهاتوو بۆ ئیشێکی داهاتوو وەکو باسم کرد لە هەموو مەسە یادی سلێمانیەکرێتەوە هەفتەی سلێمانی ئێمە و پەروەردە پێویستیمان بەوە هەیە چەنەمە یادێکی لۆکاڵیە بەڵام ئەم پێویستیمان بۆیە لەگەڵ پەروەردەکانە لە زۆرترین شوێن ئەم یادە بکەینەوە مەسەلەن ڕۆژی ئاڵامان هەیە ویشەر بۆ کوردستانە هەماهەنگیمان هەبێ لەگەڵ پەروەردە لە قوتابخانەکانە لەمسەن لە شوێنێک کۆبینەوە هەمومان ڕۆژی جیهانی مناڵانێکی شەش ئێمە ئەوەتە خوازین دەعم بکرین مەسەلەن ئێستا شوێنێکمان هەیە خۆشببختانە ناوی شانۆی ڕۆمانیە 4,000 کەس ئەتوانێت لەوێ بێ 5 قوتابخانە بێن لەوێ ئاهەنگی مەسەلەن ڕۆژی جیهانی مناڵان بین ئێمە ئەرکی سەرشانی ڕۆشنبیری ئەوەیە بە مناڵ بڵێ ئەمە مافەکەتە ئەمە یعنی ڕۆشن بیر ناوکی بەخۆیەتی بیریان ڕۆشنکەین بۆ هەموو سێکتەرەکە مامۆستا ڕزگار لە چالاکیەکاندا بەشێکم بینی منداڵێک ئاماژەی بەوە داکەوتی لە کەلوپەلە کۆنەکان ئێمە شتی نوێ دروست دەکەین واتە پارچە کۆنەکان بەکارهێنەوە دووبارە کەلوپەلی نوێی لێ دروست دەکەن و سوودی لێبێنن ئەم بابەتە لە نێو منداڵانە تا چەند گرنگە یاخود بە شێوەیەکی گشتی بڵێم ڕسایکلین تا چەند دەبێتە ژینگە پارێزی تا چەند کاریگەری دەبێت لەسەر ژینگە و ژینگە دەپارێزێت بەڕاستی ئەو شتە کۆنانە دەوری خۆی ئەبینێ لەبری ئەوەی تۆ ئەچیتە بازاڕەوە بۆ نمونە شتومەکێکە کڕی بەئی 20 شتومە کڕی 12 علاگە دێنێ باشە ئەگەر تۆ لەبری ئەم علاگانە زەمبیلەیەکت پێ بکەی کۆنە باش ئەم زەمبیلەیە بەری ئەم 12 علاگەیە بەکار نایەنی لە عینی کاتیشە خەڵک ئەتوانێ کار ئاسانتر بکە ئەتوانێ بۆ نمونە ساکێ بە کۆڵانەکانە سیارە ئەگەڕێ سیاری میوە ئەگەڕێ پێویست ناکات تۆ حەو علاگە لە کابرا بە قاڵ وەربگری کەشت لێکرەوە هەرتوانێت زەمبیلەکە لە ماڵەوە بێنی لە بەردەرگاکەیە ها شتەکانی لێ بکڕیت و بیکرد ناو زەمبیلەکە و
ژنگەکەش بەم شێوە پارێزی عفو مامۆستا بڵین لە شوێنێک منەچمە بازار علاگەیەک مایەتە شتێکم کڕیوەتی یەکەم ئیتر بە پێی تا ئەو علاگەی کە وەرم گرتووە پڕە بێت پێویست ناکەم لە هەموو دوکانێک علاگەیەک وەرگرم یعنی کە لە دوکانێکی تر شتێک علاگە کۆ بێتەوە بەسەریەکەوە یعنی من وهی ئەوەش ناڵم کە تێکەڵاوێ پارتیشیان قماشەیەکیان سۆزێ بەو شێوێت تێکەڵاو بێ بەڵام بۆ شێوەی کە کاریگەریان لەسەر یەکتری نەبێت کوالیتێکی تێکوە پێویست ناکە لە هەموو دوکانێک تۆ کیچی نایلۆن وەرگریت سە لە هەموو وڵاتان وایە کە چیتە دوکانێ مارکێتێک پێ دەڵێ ئایا تۆ علاگە تەوێ ئەو زەفە نایلۆنەتەوێ لەگەڵ یایاننا ئەگەر نەتەوێت شتێک لە نرخەکەی بۆ داوەزێن بەڵام بەداخۆ لای ئێمە زۆر جاکە شتێکە کڕم دوکاننارەکە یاخود ئەو کەسێکە لە یەکڕی زۆر بە ئاسایی ئەڵێ با بۆ کەمە علاگە زۆر ئەڵم کاکە ناموێت یعنی بەلایەوە چونکە ینی شتێکی بێنرخە نازانێتەوە ئەمە چەند مەترسی کاریگەری زۆر خراپ ئەمە جگە لە لایەنە ژینگەکەی هەڵبەتە لایەنە تەندروستەکەشی زیانی هەیە بەڕێستان باشترە زانن کە ئەو مادە لایلۆنە ڕەنگە تێکەڵ بە خۆراکەکە بێت لە ماوەی ڕابردوودا پرۆژەیەک هاتەکایەوە یاخود چەند ڕێکخراوی کاریان لەسەرەوە کرد کە تورەکە بەکاربێنە هەرۆکو ئاماژەت بێت ڕێکخرا و خاک بوو ڕێکخراوی پاک بوو شتێکی ناوی بوو ڕێکخراوی خاک ڕێکخراوی خاک کۆمەڵەگەینیان هێنابوو دابشان کە بەسەر خەڵکی ئاوشتێکی زۆر جوان زۆر باشیشە زۆر باشە بەڵام گرنگی کە کاری لە کۆنا باوباپیرانمان دەسڕیان پێ بوو دەسڕەکەی گەورە بوو باش لە بازارێکە شتێکی ئەکرەی خستە ناو دەسڕەکەەوە پێویستی بۆەوە نەبوو ئەم هەموو علاگەیە خۆی ئەگەڕێتەوە بۆ کەلتورەکە ینی زۆر ناڵێم بەداخەوانێ کەلتوری جاران ئەگەر کلتور بێت شتێک نییە کە دووبارە ریسایکلین کرێتەوە بەکار بێت و علاگە نازانم ئەگەر کلتور بێ کاک محەممەد مامۆستا ڕزگار ئاماژە بۆ داڵێ لە ڕابردووە ئێمە ئەومان بەکارهێنا ئەگەر کلتور بێ بۆ لەگەڵ کلتورەکان هاتوۆتان آخر ئەمان گەڕێتەوە بۆ شتێکە پێوترێ عیبە ئێستا هاوڵاتی ئێمە ڕەنگە پێ عیبێ زەمی دەبگرێ بەدەستی و بچێ بۆ بازار پێ عیبە سواری پاسکیل بێت و بە ناو بازارە هەنی هاتوو چۆ بکە ینی بەڵام ئەم ینی بەداخەوە هەندێک شت هەیە لە وڵاتانی تر کە گرنگی بە ژینگە ئەیەن عیبە لە لای ئێمە عیب نییە هەندێک شت هەیە بە پێچەوانەوانێ ینی شتە باشەکان کە پێویستە بکرێت لە لای ئێمە عیبە ینی عیبە لە لای ئێمە تورەکە بگرێ بەدەستیەوە عیبەکوڵم بە پاسکیل هاتوو چۆکە بەڵام ئەو شتانە لە وڵاتانی تر زۆر ئاساییە یعنی بۆ نمونە ئەڵێم من سەردانی کۆلیجی پزیشکیم کرد لە شارێکی یاپان یعنی سرم سۆڕمان لەو ژمارە زۆرەی پاسی کەدانرا بوو یعنی ئەوەنە زۆر بوو لە چ کۆلیجێکیشا لە پزیشکیە دەوەرەوزانە لای ئێمەشتیوە یەکدانە ڕەنگە بڵێم ئەتوانم نبینی ئێستاگەر ئەو مەستەلەیە بکرێتەوە یەکسەری بنەوە بۆ جادە و بانەکە و ئەڵێ لە وڵاتانە شەقامی تایبەت بە پاسکیل هەیە و لە وڵاتی ئەمەیان نییە زیاتری بنەوە بۆ ئەوە باشە مامۆستا ڕزگار لە ڕووی وەرزشیەوە یاخود چالاکی دیتەوانی کە ئەڵبەتە بەشێکی تایبەتە بەژینگە لە ڕووی وەرزشیەوانە تا چەند توانراوە کە سوود بەژینگە بدرێن یاخود گرنگی لانی ژینگەی بدرێن خۆی لە چالاکی وەشی بەشێکی زیندومانێ پێوتێ بەشی ژینگە ئەم بەشە ژینگەیە ئیتر کار و چالاکی خۆی هەیە بۆ نمونە ئەگەر لە ساحاو مەیدانا بێ یاخود بۆ نمونە لە قاعایکی بالیا بێ یاخود بۆ نمونە لە مەسبەحێکا بێ باشە ئەبێ ڕەچای ئەو خەڵانە بکەیت کەوا پەیوەندیان بە ئەو ژینگەوە تۆ چیتە قاعەیەکە و یاری بالەیەکی ئەگەر لەم قاعەیەکی تەندروست نەبێ تۆ ناتوانانی وەکو پێویست بالەکە ئەنجام بێت و نەتیجەیەکی جوان و دڵخۆشکردە دەبێت لەوە چێ هەر لە کۆڵ خۆتی کەیتەوە لە بێتاقەتە لە کۆڵ خۆتی ئەەکەیتەوە بەڵێ نەتیجەیە بەدەزێت بەڵام چێژی لێ نبینی بڵێ پێتان وایە ئەوەی ئێستا لە کۆڵکردنەوەیە لە چی لەو بابەتی کە باسی کرد لە وەرزشەکە بەڵێ بەتایید بەداخەوە کاک محەممەد بەڕێبەتی گشتی تەندروستی سلێمانی لە پلانی داهەیە یاخود چ پرۆژێکی ترتان بەدەستەوەیە بۆ خزمەتکردنی ژینگە و بەتایبەت لە پەروەردەی تەندروستی منداڵدا پێش وەڵامدانەوەی ئەو پرسیاری بەڕێستان هەر لە سەرتا باسیەوەمان کردکەوە پەیوەندێکی بەهێزیە لە نێوان تەندروستی و ژینگەدا وەکو دوو هێڵی تەریب ئاڕۆن بەڵام لە خاڵێکە زۆر دژی یەکترە بنەوانێ ئەیش بەکارهێنانی مەوادی دیسپۆزە بڵە
یعنی بۆ نمونە ئەو دەستکێشانەی کە بەکارێت ئەو دەمامکانی کە بەکارێت یاخود جلی نەخۆش یاخود سەرجەفەکان ئەمانە تەندروستی بەلایەوانێ گرنگە لەبەرەوەی پێویستی بە تاقیمکردن نییە و مەترسی نەخۆشی کەمەکاتەوانێ بەڵام ئەبێتە لۆدێکی زۆر قرس بەسەر ژینگەوانێ کاریگەریکی زۆر زۆر خراپە بێت لەسەر ژینگە لەبەرەوە بە شێوەیەکی گشتی ئێمە پێویستە وەکو هاوڵاتیان هەوڵ بدەین کەواشتی دیسپۆزەبڵ ئەوەی کە یەک جار بەکارە هێنرێت سادەترین نمونەش ئەو سفرەی کە ئێستا زۆر باوە بەکارهێنێ هەوڵ بدرێتەوە بەکارهێنانی زۆر کەم بکرێتەوەوانێ پرسیارەکەی بەڕێستان لەسەر بەڕێبەرەتی گشتی تەندروستی پلانێکتان هەیە بۆ وەکو ئاماژەم پێیا هۆبەی ترمان هەیە ئەخو بەشی ترمان هەیە لە بەڕێبەراتی خۆپاراستنی تەندروستی کە ئەو بەشانە ئەو ئەرکی ئەوانە و دەمێکی شەکارەکەن یعنی من لە 9 لە خۆپاراستنی تەندروستی بووم یعنی زیاد لە 25 ساڵەم و پێش ئەو بەشە هەبووە و پێش منی ژەر هەبووە ینی کاریان کردووە یعنی هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و بەتایبەتی ئەوانش کە کارەکەن لەسەر خوێندنگەکان کار دەکەن بەڵێ بەخۆشحاڵی دەتوانین بڵێ کە جێگا دەستیشیان زۆر باش دیار بێگومان کەسانی زۆر دڵسۆز و ئیشکەریشیان تایەکەوە گرنگی بۆ شارەزاشن لە بەرەوەی ماوەیەکی زۆرە و ترێنینیان پێکراوە باشی ئیشی خوانەکەن بەڵێ دەست خۆش کاک محەممەد کاک هاوڕێ وا نزیک ئەبینە وردە وردە لە کۆتایی ساڵی خوێندن و نزیک بوونەوە لە پشووی هاوینە وەکو ڕۆشنبیری مناڵانی سلێمانی چ چالاکیەکتان بەدەستەوە لە وەرزی هاویندا تایبەت بە منداڵان ئەو خولانەی کە بەنیازن بیکەنەوە چیەکەنەوە یەکێ لە بەرنامەکانمان لەگەڵ پەروەردەی بەڕێز ئەوە بوو کە بتوانین قوتابخانەکانیان بەکاربێنین بۆ خولی هاوینە ئێمە ئەوکو ڕۆشنبیری مناڵان کۆمەڵی مۆزەفی زۆرمان هەیە و لە هەموو بوارەکانی هەموو بوارەکانە ئەیشەکەن باشە ئێمامانەی خولی هاوینەی ئەم ساڵ مەسەلەن هیچ گەڕەکێک بێبەش نەکەین مەسەلەن لە گەڕەکەکانە بەپی گەڕەکەکان قوتابخانەیەک هەر نەبێ خولێکی تیا بکرێتەوە وەکو خولی خەیاتی بێ خولی سەرتاشین بێ وێنەکێشان بێ مۆسیقا بێ مەسەلەن هەموو بەشەکان یعنی بەردامەمان داناوە ئینشەڵا لە پشووی هاوینە بە هەمانی لەگەڵ وەزارەتی بەڕێوەبەراتی پەروەردە کە لە قوتابخانەکانەوە خولی هاوینە بکەینەوە بۆ ماوەی ئەو 2-3 مانگی کە لە بەردەستمانە یعنی بتوانین لە عەسرانە چکە خۆتزانی هاوین گەرمە ئیتر خولەکان لە سەعات 3 بۆ 5 بەرنامەیەوەمانداناوە دەستان خۆش بێت بە هیوای بەردەوامی کاک محەممەد وەکو دواوتەی خۆی کە پلان و شتەکەی باس کرد بەڕێزیشتان هەر بە هەماشەوە پلانی خۆتان باس کرد مامۆستا ڕزگار دواوتەی بەڕێستان زۆر سپاس بۆم دیدارە هیوادارم ئەم ئەو کۆبوونەوەانە و ئەم بەرنامانە بەردەوام بێ بۆ پەروپێدانی ژینگە و ژینگە دۆستی بەڵێ دەستەکانتان خۆش بێت ماندوونە بن زۆر سپاس بۆ هەریەکە لە بەڕێزان هاوڕێ ڕەشید بەڕێوەبەری چالاکیەکانی ڕۆشنبیری مناڵانی سلێمانی مامۆستا ڕزگار فاتیح لێبرسای بەشی ژینگە لە بەڕێوەبەراتی چالاکی وەرزشی دیدەوانی سلێمانی ئەندازیار محەممەد مەحوی لێپرسراوی ئینفێکشن کۆنتڕۆل لە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی سپاس بۆ ئامادەبوونی هەریەک لە ئێوەی بەڕێز